سڵاتان لەبێ هاوڕێیانی خۆشەویست هیوادارم تەندروست باش بن لە دەرسەکانی ڕابردوودا کۆمەڵێک بابەتی تێنسەکانمان باس کرد کە بریتی بوون لە پرزنت کەنتینوەس پاست سەمپڵ پرزنت سەمپڵ و کۆمەڵێک بابەتی تریشمان باس کرد. بۆچی دووبارە بیرتاندینەوە کە لە دەرسەکانی ڕابردوو باسی کەنتینوەس یاخود پاست سەمپڵمان کردووە؟ ئەگەر بیرتان بێ ئێمە لە یەکێک لەوانەکاندا کە وانەیە یەکەم و باسی پرزنت کەنتینوەسمان کرد. ئەمڕۆ دین باس لە پاست کەنتینوەس دەکەین لەگەڵ پاست سەمپڵ. طبعا ئێمە بە تەفاسیلی باسی پاست سەمپڵمان کردووە هەردوو یاساکەی لە پاست کەنتینوەسیش تەنها گوتمان ئەز ئەمڕۆی پرزنت کەنتینوەس دەگۆڕین بۆ وەز و وێر و پاست کەنتینوەسەکانمان دەست دەکەوێت کە یاساکەی بریتیە لە subject was were verb ing لە ڕیفۆرمەوە بە نمونە دەڵێم تابی was getting hungry. بەگشتی من پێم وایە کە بەڕێستان هەمووتان یاسای پاست کەنتینوەس دەزانن هیچ کێشەتان نییە. بەڵام یەکێک لە هەر بابەتە گرنگەکان کە لە پۆلی دەتیدا لە پۆلی 12 لە پۆلی 11 لە پۆلی 12 دووبارە بۆتەوە ساڵانە بەردەوام پرسیار لێتەوە بابەتەکانی کنجەکشنەکانی پاست کەنتینوەس پاست سەمپڵ کام وشانە لەگەڵ پاست کەنتینوەس و لەگەڵ پاست سەمپڵ بەکاردێن. لێرە زۆر بە سادەیی باس کراوە بەڵام من پێویستە تۆزێکتان لێ قورسکەم ئەمەش بۆچی لەبەرەوەی بەڕێزت نەکو تەنها بابەتە گرامەرەکان فێربی بەڵکو کۆمەڵێک بابەت فێربی کە بۆ ڕۆژانە بۆ دەیلی سپیکینگ ئیستفادەی لێ بکەیت. لێرە زۆر بە کورتی باز دەکات لە ڕابردووی سادە بۆ حاڵەتێک لە ڕابردوودا نمونە لەگەڵ بی فیل لوک بەکارێت بۆ I was really frightened کارێکی ڕابردوویە I was really frightened کارێکی ڕابردوویە لە ڕابردوودا کارەکە کراوە بۆ حاڵەتێک لە ڕابردوودا. ڕابردووی سادە لەگەڵ فرمانی کردداری لەگەڵ مین ڤێربەکان بەکاردێت بەمەرجێک کارەکە لە ڕابردوودا گوتمان کارێک لە ڕابردوودا کە دەکرێت لە ڕابردوودا کۆتایی پێ دێمە پاست سەمپڵە. John rushed upstairs ڤێربەکەمان ئیدیە ئەو ڤێربە ئیدی بێت یاخود irregular verbs بێت گوتمان وەکو break دەبێتە broke وەکو cut شێوەی دووەمەکەی یارکەتە take شێوەی دووەمەکەی توکە play شێوەی دووەمەکەی یاخود ڤێربەکەی بە ئیدی دەبێتە پاست سەمپڵ. ڕابردووی سادە زائدن ڕابردووی سادە بە هەماشاز بۆ دەبوونی کارێکە تاوا بووە لە دوای کارێکی تر. ئەو فۆرمەش لە زۆرترین کات بە تابەتی بۆ تۆی بەڕێز وەکو قوتابی هەر کاتێک وێنت هەبێت دوای وێن دەبێت پاست سەمپڵ پاست سەمپڵت هەبێت دوای وێن دەبێت پاست سەمپڵ پاست سەمپڵت هەبێت. سیرکەن when she smelled ئێستا smelled verb pasta کۆمەڵەی دووەمە کە بە ئیدی نەبووتە irregular verbە smelled بە هەمان شێواز بڕگەی دووەمیشی دەبێت پاست سەمپڵ بێت she ran back. ئێستا بەڕێزت ئەوەی کە بۆ تۆ گرنگە چییە؟ لە ئیمتیحان بۆ شازە پرسیار بۆ دێتەوە سیرکەن ئەم بڕگەی وێنە دەدرێتێ ئەو دوو وشەیە بۆ بەڕێزت دەکرێن بە بۆشایی لانەیە پێت بڵێت smell ran لانەیە بڵێت smells ran لەوانەیە she has smell اینجا ڕانە داتێواتە چەند ئیختیارێک دەداتێک کە هەڵەیە تۆ تەبعاً دەبێت دوای وێن کە وێنت بینی دوای خۆی پاست سەمپڵ هەڵبژێریت. تەبعاً لێرەکانە بە هەمان شێوازە smelt ڤێربی دووەمە کۆمەڵەی دووەمە لێرەکانە ڕان ڤێربی کۆمەڵەی دووەمە کاتە پاست سەمپڵ لە چ حاڵەتێکدا بەکاردێت لەو حاڵەتێکدا کە تۆ دەتەوێت وێن بەکار بێنیت. ڕابردووی بەردەوامکەم بەسان پاست کەنتینوەسە بۆ کارێک بەکاردێت کە لە کاتێکی دیاریکراوی ڕابردوودا بەردەوام بووە لە کاتێکی دیاریکراوی ڕابردوودا واتە کاتەکەت زۆر دیاریکراوە لە ڕابردوودا بەردەوام بووە. سیرکەن by 7:30 Toby was getting hungry لە سەعات 7:30 تۆبی برسی دەبوو پرۆسەیەکی بەردەوام بەڵام ئاگادار بە لە کاتێکی زۆر دیاریکراودا بەردەوام بووە. Toby was getting hungry لەو مەسافەیەدا لەو کاتەدا کە سەعات چەند بووە لە سەعات 7:30. ئێمە عادەتەن کە پاست کەنتینوەس بەکاردێنین وشەیەکێ بە هەمان شێواز کە لەگەڵی بەکارێت ئەویش وشەی وایڵە یاخود ئێستا کە بین سیرکەین زیاتر تێدەگەین کە لێرەکانە سیرکەین بۆی وەکو ئاسانکاری بەڕێستان بیزانن ئێمە سەیری وشەی وایڵ کە وایڵ چی تێدا پیتی ئای تێدا
لە past continuous دا ing verb تێ کاتە بەوە لێت تێک نەچێت دوای while ئەو verb کە دێت یاخود ئەو تێنسەی کە دێت past continuous ئەو verb کە دێت past continuous ئاسایە دوای بڕگەکەی تری واتە گەیرەکەمان past continuous بێت ئەو بڕگەی دواتر کە ئێرەکانەیە باشە کۆمایەک دادەنێ دواتر past simple واتە چی واتە ئەگەر بیرت بێ ئێمە گوتمان لەوێندا دەڵێن ئەمە وێنەکەمان دیاری کرد دەڵێن past simple دواتر past simple بەڵام لە whileدا ڕاستەوخۆ ing دێ ing کە طبعا past continuous اینجا دوای خۆی ڕستەیەکی past simple دێ دەکرێت ئەو ڕستانە پاش پێشیان پێ بکرێت بەڵام ئاگادار بە ئەو ڕستەیە کە بە دوای وێن و وایڵەکەدا دێ دەبێت هەمان فۆرم بێ ئەمە بەسمان چییە واتە دەتوانم ئێستا ئەو ڕستەیە وەکو خۆی بێنم ئەلێرەکانە دانێم she ran back when she smelt it بەو شێوازە ئێرەکانەش دەتوانم گۆڕم بڵێ ئەو کات طبعا کۆما نامێنێ لێرەکانەدا the oil caught fire while she was helping Toby ئەوە کاتێکە لەو مودێدا کارێک ڕۆدا کە ئەو کارە چیە past simple the oil caught fire کەواتە بەگشتی بە سادەیی لە پۆلیدا بەو شازە باسکراوە زیاتر نییە کە وێنت هەیە دوای وێندەیە past simple بێت کە وایڵت هەیە دوای وایڵەکە ڕاستەخۆ ڕستەیەکی past continuous بۆ دێت اینجا past simple دێت بە دوایدا ئێستا ئەمە با زیاد لەوە باسکەین زیاد لەوە کە تۆ ڕۆژانە ئیسفادەی لێ دەکەی بۆ کاتی سپیکینگ بەگشتی ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بیزانین ئەوەیە کە بابەتەکانی وێن وایڵ هەر لەوەندە بەکار ناکە من بڵێم تەنها لەو حاڵەتەیدا کە دوای خۆی past simple بێت یاخود ئەگە وایڵ بێت past continuous past simple بێت بەڵکو حاڵەتی زیاترمان هەیە ئەوش بەکارهێنانی وێن وایڵە بەگشتی بۆ کاتی سپیکینگ چۆن ئیسفادەی لێ بکەین when لەگەڵ while to emphasize focus that an action was in progress at a specific time we use while ئەگەر بمهوێت جەخت لە کارێک بکەمەوە کە کارێک بەردەوام بۆ لە ڕابردوودا دێم چی دەکەم بەڵام طبعا لە کاتێکی دیاریکراودا ئاگادار بن while بەکاردێنم زائیدەن a progressive tense while I was eating تێبینی کە تەرکیز دەکەم فۆکەسەکەم لەسەر چییە لەسەر کارێکە بە دوای کنجەکشنی whileدا طبعا ئەوە هەر یاساییەکەمە گوتمان دوای while ڕاستەوخۆ past continuous دێت otherwise use when زائدەن past simple خۆ ئەگەر بەو شازە نەبێت تەنها چ دەکەم when دێنم اینجا ڕستەیەکی past simple بە دوای خۆی دادێ when I ate اینجا دوای کۆماکەش ڕستەیەکی past simple تر دێنین verbs with while have a duration ئەو کارانەی ئەو ڤێربانەی کە لەگەڵ whileن duration-یان هەیە ماوەیەکیان هەیە کاتێکی دیاریکراویان هەیە the period of the verb cannot be too long or we lose focus ئەو کارەی کە لەگەڵ while بەکاردێت کە مەبەستمان بڕگەی past continuous-ەکەیە نابێت duration-ەکەی زۆر درێژ بێت بۆ لەبەر ئەوەی فۆکەسمان لەسەر کارەکەی لا دەچێت دەڵێم while I was teaching کە دەرسم دەگوتەوە واتە کاتەکەم دیاریکراوە دەرسگوتنەوەی من لەوانەیە بۆ 9 ساعت بێ لەوانەیە بۆ 40 دقە بێ واتە کاتێکی دیاریکراوم هێنەوەکو بە بەردەوامی کارێک کە زۆر بەردەوام بە لە ڕابردووە بۆ we lose focus چونکە تەرکیز لەدەست دەدەین کە کارەکە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت while I was a child بڕگەیەکی کورتە سێکە لەکاندا تۆ لە تەمەنتدا اینجا یەکسانیشە بە when I was a child کە منداڵ بووم progressive tenses use action verbs so use while with an action verb while I was dancing and not a state verb while I was hungry سيركن لا progressive طبعا اما لا ياساي يكم دا ليكم وانا دا سيركن وباس ما كنت ما progressive واتا continuous جاء present continuous present progressive
past continuous past progressive لەگەڵ پرۆگرسیڤەکان لەگەڵ ing کان کاری action بەکاردێنین action verbs بەکاردێنین so use while with an action verb بۆیە while لەگەڵ action verb بەکاردێنم بۆ نمونە dancing لەگەڵ while بەکاردێنم لەبەر ئەوەی چیم هەیە duration-ێکم هەیە ماوەیەکی کاتێکی دیاریکراوم هەیە بەڵام لەگەڵ state verbەکان یاخود stative verbەکان ناتوانم بەکاریان بێنم while I was hungry بۆ لەبەرەوەی گوتمان لە whileدا ئەمن پێویستم بە مودەیەکە بە کاتێکی دیاریکراوە بۆ ئەوەی کە بزەبت هەدەفەکەی خۆم بپێکم و فۆکەسەکەم لەدەست نەدەم ئێستاەوە بە کورتی بوو جیاوازی هەردووکیان دێن بە چوار خاڵ جیاوازی هەر یەکان لەوەی تر جیا دەکەینەوە when has four meanings when چوار مانای هەیە یەکەم مانا چییە interruption واتە چی بۆ مەبەستی قەتعکردنی بابەتێک قەتعکردنی ڕووداوێک بەکاردێت سیرکە He was holding his newborn baby when you called. ئەو منداڵە تازە لەدایک بووەکەی بەدەستەوە بوو when you called. When you called واتە چی when rang up واتە کات پەیوەندیت پێ کرد کات جەڕەست بۆ کرد ئەوە چی بوو حاڵەتی interruption ڕوو دەدا لە کاتێکدا کە منداڵە تازە لەدایک بووەکەی بە باوەشە بووە تۆ تەلەفۆنێکت کرد کاتە ئەو تەلەفۆنکردنە بە بەکارهێنانی وێن interruption واتە پچڕانێک قەتعبوونێک ڕوو دەدات ئەوە خاڵی یەکەم طبعا ئاگادار بن دووبارە وەکو بابەتی گرامەری بابەتی مەکتە گوتمان زۆر سادەیە تەنها بزانە کە دوای وێن دەکرێت past simple past continuous بێت بۆ شێوازە و دوای whileش دەکرێت past continuous past simple بێت دەکرێت past continuous لەگەڵ وێن و past simple لەگەڵ while بەکار بێت بەڵێ بەڵام ئەوەی کە بۆ تۆ بە سادەیی دیاریکراوە لە قوتابخانە بەو شێوازەیە دوای ڕستەی وێن past simple دێت دوای while past continuous past simple دێت ئەو شێوازانێک کە من باسی دەکەم طبعا نمونەی دەرەکیشی تێدا نمونەی زیاتریشدا بەڵام گوتمان هەدەفمان ئەوەیە بەڕێستان زیاتر فێر بن حاڵەت یەکەم interruption بووە تا قەتعکردن و پسڕانی شتێک یا کردارێک حاڵەتی دووەم same time واتە چی واتە لە هەمان حاڵەت و بارودۆخدا واتە لە هەمان حاڵەت و بارودۆخدا تێبینیکەن He was holding his newborn baby when يعني while he was talking on the phone واتە لە هەمان حاڵەتدا شتێک ڕوو دەدا کاتێک کە منداڵە تازە لەدایک بووەکەی بەدەستەوە بوو he was talking on the phone قسەی دەکرد لە تەلەفۆندا کاتە دوو حاڵەت لە یەک کاتدا ڕوو دەدات the same time یەکەم حاڵەت گوتمان پچڕانی کارێکە بەهۆی کارێکی ترەوە حاڵەتی دووەم گوتمان دوو کار لە هەمان حاڵەتدا ڕوو دەدەن بە بەکارهێنانی وێن while حاڵەتی سێمان immediately after in response واتە ڕاستەوخۆ دوای کارەکە ڕوودا بە نمونە دەڵێم when you called کە پەیوەندیت کرد کە تەلەفۆنت کرد he picked up his phone هەر کە تەلەفۆنت کرد مۆبایلەکەی هەڵگرت called واتە picked up لێرەکانەدا بەو مانە دێت کاتە short durationە ماوەکە زۆر کەمە حاڵەتی چوارەم کە کۆتاییە بە نسبەت وێنەوە anytime whenever وێن دەکرێت بە واتای anytime بێت یاخود بە واتای whenever بێت واتە هەر کاتێک بە نمونە when he has a question کە پرسیاری هەبێت he calls the teacher تەلەفۆن بۆ مامۆستاکەی دەکات بۆ نمونە دەڵێم when I have a question I call my teacher or I call the teacher هەر کە پرسیارم هەیە پەیوەندی بە مامۆستاکەمەوە دەکەم بۆ واتای چی دەی وێن لێرەدا بۆ واتای whenever دێت کاتە وێن بۆ چوار حاڵەت بەکاردەهات interruption پسڕانیان قەتعبوونی کارێک same time دوو کار لە هەما کاتدا ڕوودەن بە بەکارهێنانی وێن یاخود while immediately after واتە دوو کار ڕاستەوخۆ بە خێرایی لە دوای یەکتر ڕوودەن و خاڵی چوارەم و کۆتایی بە نسبەت وێنەوە anytime whenever بەکار بەو مانە بەکار دێت ئێستا دێنە سەر while ئەوش بە چوار خاڵ ڕوون دەکەینەوە while has four meanings whileش بە هەمان شێوە چوار واتە هەیە چوار واتە دەگەیەنێ یەکەم واتە چی an amount of time کاتێکی دیاریکراوە بڕێک لە کاتی دیاریکراوە we have to wait for a while پێویستە بۆ ماوەیەک بۆ چەند ساتێک چاوەڕێکەین until he wakes up
هەتاوەکو ئەو بە ئاگادێ هەتاوەکو ئەو بە خەبەر دێت واتاچی indefinite or unknown amount of time کاتەکەش طبعا دیاری کراو نییە من نازانم داخوا ئەو کەی بە ئاگادێت کەی بە خەبەر دێت بەڵام an amount of time بۆچە بەکاردێت بۆ while گوتمان بۆ ئەو حاڵەتە بەکاردێت for a while نازانم ئەو واڵەت چمانایەکی هەیە چۆن لە خاڵی شوارەمی وێندا گوتمان وێن بۆ واتای وێن ئێڤەر دێ یاخود any time دێواتە هەر کاتێک دێ بە هەمە شازش لێرە an amount of time واڵی لەگەڵ بەکاردێن و while بۆ ئەو مەبەستە بەکاردێت تا while جێگەی an amount of time دەگرێتەوە تا کاتێکی دیاریکراو دەگرێتەوە بە هەمان شێواز واڵش دەکات لە same time دا بەکاربێنەوەتە لە هەمان کاتدا دوو کار ڕوو بدەن واڵش بەکاربێنین He was holding his newborn baby while or when he was talking on the phone. ئەو هەم منداڵە تازە لەدایک بووەکەی بە باوەشەوە بوو و هەمیش قسەی دەکرد لە تەلەفۆندا کاتە هەمان نمونەی سەرەوە بۆ لەبەرەوەی same time هەم لەوێندا هەم لە واڵدا ڕاستە. Concession, while he doesn't like changing diapers, he will do it occasionally. کاتە سێکە ئەو concessionە نامێنێت while he doesn't like changing diapers, he will do it occasionally. کە حەزی لەو شتە نەبێت چ دەکات he will do it occasionally ئەو ماوە دەیکات هەموو بەردەوام ناکات مادەم کە حەزی لێ نییە بۆی بگەڕێن داخوا بۆ واتای چ دێ وشە چوارەم contrast a difference while some fathers are uncomfortable holding newborns others are not دەکرێت while وشەی while بۆ واتای چش بێ بۆ واتای contrast a difference بێ واتە شتێکی لێکجیا بێت جیاواز بێت while some fathers are uncomfortable holding newborns لە کاتێکدا کە هەندێ باوک بەلایەوە ناڕەحەتە کە منداڵی تازە لەدایک بوو هەڵگرن others are not هەندێکی تر پێیان وانە هەندێکی تر بەلانەوە ناڕەحەت نییە کەواتە بۆ وایڵش چوار حاڵەتمان هەبوو یاخود چوار مانای دەدا بەدەستەوە یەکەمیان an amount of time گوتمان بۆ واتای کاتێکی دیاریکراو دێ خودی واڵ بۆ واتای کاتێکی دیاریکراو بەکاردێ same time دوو کار لە هەمە حاڵەتدا ڕوو دەدا concession ڕزبەندی حاڵەتێکە گوتمان دووبارە بوونەوەی شتێکە contrast a difference گوتمان بۆ حاڵەتێک کە پێچەوانەکەی ڕاستە while ئەو مانایش دەدا بەدەستەوە کەواتە بەگشتی باسی چمان کرد باسی when و whileمان کرد گوتمان ئەوەی کە لە قوتابخانە باسکراوە زۆ بە سادەی باسکراوە ئەوەی کە بەڕێزت لەسەرت ماڵە بیزانی تەنها بەو شەوازە سادەی کە لە کتابەکە باسکراوە ئەوەیە کە بزانە دوای ڕستەی وێن وەکو لە کتابەکەش نمونەمان هێناوە دوای ڕستەی وێن دەبێت ڕستەکەت پاس سمپل بێت بنمونە ئەتۆ ئەمە وێنت هەبوو گوتمان ڕستەکەی دوای خۆ پاس سمپڵە ڕستەکەی دوای خۆی پاس سمپڵە بەڵام گوتمان دوای ڕستەی واڵ ڕاستەخۆ پاس کەنتینوەس دێت دوای ئەوش پاس سمپل دێت گوتمان ئاسای ئەو ڕستەیە بینینە ئێرەکانە بەڵام ئەو ڕستەیە ڕاستەخۆ ڕستەی دوای واڵەکە پاس کەنتینوەس دەردەچێت ئاسا لە دوای واڵەوە تێنسەکانی تر بێن وەکو بۆ منە پاس سمپل بەڵێ بەڵام ئەوەی کە تۆ لە قوتابخانە بۆ دیاری کراوە بۆ داخلە تەنها بۆ شازە دێتەوە دوای وێنەکە پاس سمپل طبعا ئێمە لەم بابەتەدا بازەکەین ها لە کندیشناڵەکان وەرزیۆم دەیگەینێ وێن بەکاردێت دوای خۆی پرزنت سمپل هەتا کۆتایی ئەو کات بە تەفاسیلی باسی دەکەین جیاوازیەکانی تریش تەنها بۆ ئەوەی بوو کە بەڕێزت بزانیت کە ئەمە بابەتە گرامەرەکان تەنها بۆی ناخوێنین کە تۆ بتوانیت دەرەجە بێنی بەڵکو دەبێت لە هەمان کاتدا فێریش بیت فێری دێلی سپیکینگیش ببیت بەو هی وام کە ئیسفادەی تەواوتان کرد بێت سوودتان بینی بێت و خۆشحاڵ بن و سوودێکی زۆر باش لە ڤیدیۆکانمان ببینن هەر کاتێک کە پرسیارێکشتان هەبوو وەڵامتان دەدرێنەوە لە کۆمنت لە یوتیوب لە فەیسبوک لە هەر شوێنێک کە ئەم ڤیدیۆ دەبینن کۆمنت بکەن و وەڵام دەدرێنەوە هەر سەرکەوتوو بن